جارێکیان ئیمامی جعفەر لە کەسێکی پرسی ئەهلی بەڵا بووتی حاڵت چۆنە و تووشی بەڵاوشت بووی وتی بەڵێ وتی دەی پیرۆزبایی لێ یەکەم خی گەورەیە دوعا لێ دەرکە دوعا لێ دەرکە یعنی ڕاستێکی ئەوەیە کە خی گەورە ئەوێ ئێمە بجوڵێنە دوعاکانمان لێ دەکات بۆی ئالی ذکر بین فۆخە حاڵت دەبینێ خی گەورە بەڵاو موسیبەتەکان ئەنێرێ بۆ ئێمە سابیر بین و شاکر بین خی گەورە ئەوێ کە ئێمە کە گوێی لە دەنگی دوعا و ئاهومزوڵی شەوانمان بێ دەنگی گوێی لە دەنگی ناڵەی ئێمە بێت لە کاتێکا زمانمان تەمتەماکە و ئەلەرزێ ئەهلی عیرفان و خواناسان ئێمە خزمێکمان هەبووە دایکمە گەڕێتەوە فەرمێ سوێن بەخوا وەختی خۆی وەفاتی کردووە لێ مناڵ بووم دایکم لێ سوێن بەخوا لە کاتی خەوی شەهر ئەڵڵا ئەڵای بوو سوێن بەخوا بەردەوام دەمی بە دیکر و یادی خۆی پەروەردگار بوو نە نەزەریە کرد نە حرامی خوارد نە غەیبەتیە کرد نە ئەمەیە کرد نە ئەوە هیچ لەگەڵ ئەوەشا ئینسان هەتا پاک بێ زیاتر ئاشناوی بەخوای پەروەردگار و زیاتر لە خۆی پەروەردگار نزیکە بێتەوە خی گەورە پێغەمبەرانی تووشی بەڵام موسیبەت کردەوە بۆی دوعایان لێ دەبێنێ ئەنی مەغلوب فانتصر وەکو نوح فەرمووی